جان جان آزادی جان جان آزادی یکا 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 چیدم کردم چیدم وەکو خوێندکارێکی زانکۆ و هەروەها ناڕەزاییەک دەربارەی ئەو بارودۆخەی ڕۆژئاوای کوردستان هەیە وەکو پشتگیریەک بۆ ئەوان بەڕاستی پێویستە تا ڕادێکی زۆر هەموو کوردان بە یەک دەنگ پشتگیری خەڵکی ڕۆژئاوا بن چونکە ئەمڕۆ لەوانە ڕۆژێکی تر لە ئێمەیە پێویستە هەموو کورد لە هەموو بارودۆخێکە یەکگرتوو بێت و پشتیوانی یەکتری بکە و ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانەی کە باسی مافی مرۆڤەکەن نێودەوڵەتەکان چ سەر بە ئەمریکاوی هەر وڵاتێکی تر بێ پێویستە بێنە جەنگ و دەربارەی ئەم ناحەقیە قسە بکەن و قبوڵی نەکەن ئێمە شۆک و مرۆڤ وەکو هەر نەتەوەیەکی تر وەکو کورد خاوەنی مافی خۆمان خاوەنی ئەوەین خاوەنی شکۆمەندی خۆمانین پێویستە ئێمەش ڕێزمان لێ بگیرێت و مافەکانمان بۆ دابین بکرێت. کوردستان یەک وڵاتە چوار بەش نییە هەمومان یەک کەسین کوردستان ئەگەر شتێکی ئەوەنە گەورە نەبووە ئەم هەموو دوژمنەی نەئەبوو هەمومان یەک کەسین یەک نەتەوەین یعنی چوار بەش نەکراین بە چوار بەشەوە وەکو وتم ئێمە شتێک نەبین شوێنەکەمان بەپید نەبێت کەسەکەمان یعنی شتێکی گەورە نەبێ ئەوەنە هەوڵی داگیرکردنمان نان هەوڵی ئەوە نان ئێمەیان هەبێت شوێنی ئێمەیان هەبێت و ئەم چالاکیانە زۆر پێویستە وەکو پشتگیریەک لە ڕۆژئاوا لە هەموو بەشەکانی کوردستان هەموو پارچەکان ڕاستی تەنیا هونەرمەند نییە من نابێت جیاکاری بکەین ئەبێ ئەمڕۆ هەموو کوردێک خۆی هەستی بەرپرسیارەتی تا دروست بێت کەس بە کەس نەڵێ کەس چاوەڕێنەکە کەس بانگی کە واز لە هونەرمەندووەمبووی حزوری هەموو چین و توێژەکان گرنگی خۆی هەیە بەڵام جیاکاری ناکەین هەموو کورد پێویستە هونەرمەند کووردە پێش ئەوەی کە هەمومان هەر شتێ بین مەحامی بین کە هەر هونەرمەند بین هەر کارێکمان هەبێ ئێمە کوردین بۆیە هەستی کوردبوونەکە زاڵترە لەوەی کە ئێمە ئەبێ ئەمڕۆ هەمومان ئامادەیی هاوپشتیوانیمان هەبێ لە ڕۆژئاوای کوردستان.